ڤالانتاینی خوێناوی. ئال کاپۆن مافیای ترسناک و یەکەم دوژمنی سەرەکی میلەتی ئەمریکا. $40 لە گیرفانە و کوڕەکەم 12 ساڵە. ژنم هەیە و هێشتا ژنەکەم خۆش دەوێت. ئەم ژیانەمان هەر لە گەنجێتیەوە پێکەوە ڕاکێشاوە، بەڵام هێشتا زیاترم دەوێت. پێم وانییە قەدەغەکردن و بربەزدانان وا لە خەڵک بکات ئەو شتەی کە دەیانەوێت نەیکەن. مافیایەک کە دەیتوانی بە ڕۆژی ڕووناک و بێترس خەڵک بکوژێ. بەرپرسی ترسناکترین خوێنڕشتنی ڕۆژی ڤالانتاینی ئەمریکا لەو ڕۆژەدا 7 کەس لە دوژمنانی خۆی کوشت بە جۆرێک کە ئەو ڕۆژە بە ڤالانتاینی خوێناوی ناوبانگی دەرکرد. ساڵ 1924 شیکاگۆ. سەرۆکی شارەوانی جۆزێف کلێنا خەریکی قسەکردنە لەگەڵ کۆمەڵێک ڕۆژنامەنووس. ئال کاپۆن بەرپرسی پاراستنی سەرۆکی شارەوانی لە ئەستۆیە. کاپۆن ئەگەرچی بەرپرسە لە پاراستنی سەرۆکی شارەوانی، بەڵام قسەکانی جۆزێف کلێنا تووڕێی دەکات و لە پێشچاوی ڕۆژنامەنووسەکان دەستی لێبەرز دەکاتەوە. کاپۆن پێی وابوو هەر سیاسیەک لە دژی بوەستێ و قسە لەسەر کاروباری قاچاق بکات دەبێت لە شوێنی خۆی ڕابگیرێت. کاپۆن زۆربەی پۆلیس و سیاسیەکانی بەپارە کڕی بوو، هەر بۆیە دەیتوانی بەم جۆرە هەسوو کەوت بکات. لە ساڵی 1990 ئەمریکا فرۆشتنی ئەلکۆحولی بە شێوەی یاسایی قەدەغە کرد و لەو سەروبەندەدا مافیاکان دەستیان کرد بە کاری بازرگانیکردن بە مەشروبەوە. کاپۆن لەگەڵ مافیای گەوری ئەو شارە بە ناوی تۆریۆ دەستی بەکارکردن کرد. ئەوان مەشروبیان بە قاچاق دەهێنا و لە بازاردا ساغیان دەکردەوە. تۆریۆ کاپۆن باش دەیانزانی کە بەرپرسانی نیویۆرک و شیکاگۆ چەند گەندەڵ و دزن، هەر بۆیە لە ڕێی پێدانی بەرتیلەوە زۆرینەی بەرپرسەکانیان کڕی بوو هەتا بە ئاسانی بتوان خەریکی بازرگانی خۆیان بن. گەشەکردنی تۆریۆی مافیا لەگەڵ ئال کاپۆن وای لە مافیاکانی تر کرد بیر لەو بکەنەوە چۆن ئەم دوو کەسە لەسەر ڕێی خۆیان لادەن و خۆیان دەست بەسەر بازاڕەکەدا بدرن. تۆریۆ کەوتە داوەکە و باگزی مۆران بە دەمانچە هێرشی کردە سەری و چەند فیشەکی پێوە ناو بەرمل و قاچی کەوت. ئەم ڕووداوە وای لە تۆریۆ کرد کە شیکاگۆ بەجێ بهێڵە و لە دوای خۆی ئەمپراتۆریەتی قاچاقی مەشروباتی بۆ کاپۆن بەجێهێشت. So many, he never did anything. It was his people that did it, like his men that he had or whatever, do this dirty work. کاپۆن لە تەمەنی 26 ساڵیدا بوو بە یەکێک لە سەرکردە گەورەکانی مافیای ئەمریکا. خاوەنی $100 ملیۆن بوو، پارەیە کە لە ئێستادا بەرامبەرە بە $100 ملیارد. I probably heard Al Capone's name before I could walk. He was the most famous gangster. Everybody knew who he was. Everybody knew the legends of Al Capone. کاپۆن لە بنەماڵەیەکی هەژار لەدایک بوو، بێڕەحم و ترسناک. لە پێناو سەرکەوتن دەیتوانی دوژمنەکانی وەک پولەکانی دۆمینە یەک لەسەر یەک بڕوخێنە و ئامادە نەبوو یەک هەنگاو لە کارکردن لە پێناو بەدەستهێنانی پارە پاشەکشێ بکات. ئەو باش دەیزانی لە پێناو سەرکەوتن دەبێ بێبەزەیی بێت. کاپۆن بە بازرگانی لە شیکاگۆ نەوەستا و لە هەوڵی ئەوەدا بوو دەست بەسەر بازاڕی نیویۆرکدا بگرێت، ئەو بازاڕی کە مافیا گەورەکانی وەکو لوچیانۆ تێیدا گەورە بووبوون و خەریکی کاری خۆیان بوون. لوچیانۆ جیاواز لە کاپۆن حەزی لەوە نەبوو بە هیچ شێوەیەک سەرنج بڕاتە سەر خۆی و کارەکانی، بە بێدەنگی کاری دەکرد و لە نێو مافیاکانی نیویۆرک ڕێزی لێدەگیرا. بەڵام کاپۆن بە پێچەوانە حەزی دەکرد بەردەوام لە مانشێتەکان باس بکرێت و بێت بە سەردێڕی ڕۆژنامەکان. کاپۆن لەگەڵ بازرگانی کردن بەردەوام چاوەدێری مافیەکانی تری دەکرد و
لە هەرکوێ هەلی بۆ هەڵکەوتایە مافیاکانی بەرامبەری دەپشت. دوژمنی سەرەکی کاپۆن باگزیمۆران ئەو پیاوەی کە هەموو پیاوکوژەکانی خۆراوای شارەکە بێ ئەمری ئەو ناجوڵێنەوە. باگزیمۆران تەقەی لە سێبەری کاپۆن دەکرد و ئامادە نەبوو چۆک بۆ کاپۆن دابدات. هەر بۆیە شەڕێکی گەورە دەبوو لە نێوانیان ڕوودات، شەڕێک کە بە کوشتنی یەکێکیان کۆتایی دەهات، یان کاپۆن یان مۆران. هێرش دەستی پێکرد. هێزەکەی کاپۆن پەلاماری باگزیمۆرانیدا، باگزیمۆرانیش دەستەوەسان نەبوو پەلاماری کاپۆنی دایەوە. ڕۆژنامەکان لەو سەردەمەدا بە مانشێت نووسی بوویان شەڕی بیرە قوربانی لێکەوتەوە. My boss called me into in his office, sat me down and said, "What is your name?" And I knew something bad was about to happen. And I said, "Deirdre Gabriel." And he said, "No, what is your real name?" And I said, "Deirdre Capone." And he said, "Are you any relation to Al Capone?" And I said, "Yes, he was my uncle." He said, "I'm sorry, you can't work here. You're fired." کاپۆن ڕقی لەوە بوو کەس باسی نەکات، لە پشتی پەردە بمێنێتەوە. ئەو حەز و ویستی دەرکەوتنی هەبوو، هەر بۆیە بەردەوام لە پێشچاوی خەڵکی ون نەدەبوو، لە پێش کامێرەکان بەجگەرەی چروتەوە خۆی نمایش دەکرد. ئەم جوڵانە جوڵەی مافیا نییە، مافیا دەبێ شاراوە بێت و کەم کەس ڕێ و شوێنی بزانێت. بەڵام بۆ کاپۆن شتەکان پێچەوانە بوو. کاپۆن حەزی دەکرد خەڵک بیناسێت، ئەو ئاشقی بەدناوی خۆی بوو. ڕۆژی خۆی هات، ئەو ڕۆژەی کە دەبێ کاپۆن بەیەک جاری بسڕنەوە. لە ڕۆژی 1926 باگزیمۆران بە سیارەیەکی پڕ لە چەکدارەوە هەڵدەکتێتە سەری. هەموو چەکدارەکان دەیدەنە بەردەست ڕێژی گولە. بەڵام وەگەوەی مۆعجیزە ڕوو بدات، کاپۆن لەلایەن حیمایەکەیەوە فرانک ریۆ دەپارێزرێت و لەژێر دەست ڕێژی گولە ڕزگاری دەبێت و نامرێت. ئەم ڕووداوە بوو بە دەرسێکی گەورە بۆ کاپۆن. تێگەیشت کە چەند بەسانایی دەتوانن بیکوژن ئەگەر بەم شێوە بەردەوام بێت. شیکاگۆ بووە بە مەیدانی ڕەمبازی ئەم دوو مافیایە. کاپۆن کە تازە لە مەرگێکی حتمی ڕزگاری بوو دەبوو تۆڵە بکاتەوە. تۆڵەیەک کە بە هێرش بووە سەر هەموو ئەو شوێنانە دەستی پێکرد کە سەر بە باگزیمۆران بوون. ترس و دڵە ڕاوکێ هەموو شارەکەی داگیر کرده بوو. قاچاخی بیرۆ مەشروب یەک لەسەر یەک قوربانی دەدا. ئەم خوێنە دەبوو بە مەرگی یەکیان کۆتایی بێت. ئەوان وەک گورگی برسی کەوتبوونە گیانی یەکتر. ئەم شەڕە 3 ساڵ بە گەرموگوڕی لە نێوان ئەم دوو مافیایەدا بەردەوام بوو، هەتا و کاتەی کە کاپۆن داوی بۆ باگزیمۆران نایەوە. لە ڕۆژی ڤاڵانتاین پیاوانی مۆران چاوەڕێی بارێکی دزرایی کاپۆن دەکەن کە ئەو بەنیازە بیکڕێت. ڕۆژی ڤاڵانتاین هات و پیاوەکانی مۆران چاوەڕێی هاتنی بارە بیرەکە دەکەن. Okay, Mike. Quiet, Trench. George, is that you? Hello, boys. Something I can do for you? Yeah, you can shut up. بەڵام لە جێ بارەکە پیاوانی پۆلیس چوونە گەراجەکە. پیاوانی مۆران کێشەیان لەگەڵ پۆلیس نەبوو. دەیانزانی دەتوانن پۆلیسەکان بە پارە بکڕن. بەڵام ئەمانە پیاوەکانی کاپۆن بوون، نەک پۆلیس. تەنیا بەجل و بەرگ پۆلیسن. 7 کەس لە پیاوەکانی مۆران ڕوو لە دیوار دەکرێن بە نیازی پشکنین. بەڵام پۆلیسەکان لە جێی پشکنین دەیاندەنە بەردەست ڕێژی گولە. ئەو ڕۆژە ڕۆژی ڤاڵانتاینی خوێناوی بوو، ڕۆژێک کە چیتر لە مێژووی ئەمریکادا ناسڕێتەوە. بەڵام هێشتا خەونی سڕینەوەی مۆران نەهاتووە دی. مۆران لە نێو کوژراوەکاندا نەبوو. ئەم ڕووداوە بۆ کاپۆن
وەک شکستێکی گەورە بوو. هەموو میدیاکان سەرنجیان چوو بووە سەر کاپۆن و کاپۆنیش نەیتوانی بوو مۆرانی ڕەقیبی بسڕێتەوە. Sullivan, it's really a great pleasure to have an opportunity. ئەم ڕووداوە هۆربرت هۆر سەرۆک کۆماری تازای ئەمریکا بە جۆرێک تووڕە کرد کە داوای لە پۆلیسی فدرالی ئەمریکا کرد کە بە زووترین کات کۆتایی بە منمایشە بهێن و کاپۆن دەست بەسەر بکەن. ئەو شتەی کە مافیاکانی تر لێی دەترسان هاتە دی. ئەوان بەردەوام هۆشداری ئەویان بە کاپۆندا بوو کە شاخ نەگیرێنێتە شاخی یاسا. بەڵام کاپۆن وەک ئەوەی نەبای بێت و نەبۆران لەسەر کردەوەکانی خۆی بەردەوام بوو. ئەگەرچی لەسەر قەتڵ و ئامی ڕۆژی ڤالانتاین هیچ بەڵگەیەک لەسەر کاپۆن نەبوو، بەڵام یاسا باش دەیزانی کە دەستی ئەوی تێدایە. هەر بۆیە لە ڕاگەاندەکانەوە هێرشیان دەکردە سەری و هێدی ژیان و کەسایەتیان گەمارۆدا بە جۆرێک کە مانشێتی ڕۆژنامەکان بە ناوی دوژمنی ژمارەیەکی ئەمریکا باسییان دەکرد. کاپۆنیش بەرامبەر بە یاسا دەستەوەسان نەبوو. ئەو بۆ ئەوەی ڕووی خۆی لە پێشچاوی ڕۆژنامەکان و خەڵکی ئەمریکا سپی بکات دەیان سنتەری یارمەتیدانی هەژارانی کردەوە. خەڵکی هەژار دەهاتن و لە پێش سنتەرەکانی ئەو پاریان وەردەگرت و نانیان دەخوارد. ئەو بەو کارانەی دەیویست خۆی بکات بە هیوای هەژاران. ئەو گروپەی کە ڕەوانەی شیکاگۆ کرابوون بۆ گرتنی ئەلکاپۆن بە ناوی ئەنتاچەبێڵ بەرەبەرە خەریکی بچووکردنەوەی بازنەی ئەمپراتۆرێتی کاپۆن بوون. ئەوان دەستیان بەسەر هەموو کۆگاکانی مەشروبدا گرت و لە کۆتاییدا کاپۆنیان بە تاوانی نەدانی باج ڕاپێچی دادگا کرد. ئەگەرچی کاپۆن داوای کرد ئامادەیە $1 ملیۆن وەک باج بە حکومەتی ئەمریکا بدات، بەڵام دادگا ئامادە نەبوو ئەو پارە وەربگرێت و لە کۆتاییدا دادگا بڕیاری دەرکرد کە بۆ ئێستای ئەمریکایش زۆر مەحاڵە کاپۆن بە تاوانی نەدانی باج سزای 11 ساڵ بەسەریدا سەپا. بڕیارێک کە هەموو ئەمریکای شۆک کرد. 11 ساڵ بۆ نەدانی باج بڕیارێکی سیر بوو. نەدانی باج لەو سەردەمەدا سزاکەی تەنیا 18 مانگ بوو، نەک 11 ساڵ. ئەم بڕیارە بە مانای کۆتای هاتن بە ئەلکاپۆن وەک دوژمنی ژمارەیەکی ئەمریکا بوو. ئەو ڕەوانەی زیندان کرا. مافیاکانی ئەمریکا ئەگەرچی لە گرتنی کاپۆن خۆشحاڵ و ئاسوودە بوون، بەڵام ترسی ئەوەی کە ئەوانیش هاوشێوەی کاپۆنیان بەسەر بێت لە دڵنیشت بوون. ئەوان لە ژیان و بەسەرهاتی کاپۆنەوە فێری ئەوە بوون کە خۆنمایشکردن کاری مافیانیە و مافیا دەبێ شاراوە بێت. کاپۆن ڕۆژەکانی زیندانی لە زیندانی ئەلکاترا بەڕێ کرد. ئەو لە کۆتایی ژیانی تووشی نەخۆشی سفلیس بوو کە لەو کاتەدا دەرمان و چارەسەری نەبوو. کاپۆن لە ساڵی 1939 لەسەر بڕیاری دکتۆرەکان و بە حکمی نەخۆشیەکەی لە زیندان ئازاد کرا. دکتۆرەکان لەسەر کاپۆن دەڵێن ئەو کاتەیە ئازاد کرا ئەقلی بەقەتی منداڵێکی 12 ساڵە کاری دەکرد. کاپۆن لە تەمەنی 47 ساڵی بە جەڵدەی مێش کۆتایی بە ژیانی هات و بەم جۆرە ژیانی یەکێک لە مافیا گەورەکانی ئەمریکا دوور لە بەردەست و چەکدار و پیاکوژەکانی ئەسپەردەی خاکرا.